هاوڕێنێ بەڕێزم کاتتان باش و ماندوو نەبن سەرەتا زۆر داوای لێبوردنەکەم دەزانم کاتێکی گونجاو نییە درەنگە بەڕاستی بەهۆی هەندێک ئیلتیزاماتی ناوماڵ و کارەوە نەمتوانی زووتر بەرنامەتان پێشکەش بکەم لە بەرنامەی ئەمڕۆدا لەسەر چی قسە دەکەین بەڕاستی من لە سیاسەتی ڕۆژانەی بەتایبەتی ئەوەی لە ناوچەی ڕۆژهەڵات ناوەڕاست و پەیوەندی بە سووریا و کوردەکان و وەکو پرۆسەی ئاشتی وەکو ڕێککەوتنی نێوان ئەحمە شەرع و خۆسەری دیموکراتیک و ئەو شتانە تۆزێک بێزار بوومە چونکە ڕووداوەکان ئەوەندە ڕۆژانەیین بەڕاستی بایەخی ئەوەن بە تەنیا ڕۆژنامەنووسێک کە لە تەلەڤیزیۆنێک کار دەکا وەکو لێدوان باسی بکە نەوەکو بابەتێکی استراتیژی هەر ڕۆژە و ئیتر گۆڕانکاریەکە پێچەوانە دەبێتەوە هەر ڕۆژە ڕووداوێک کە ڕوئەدا تەقلە بە ئەوی دیکە لێئەدا دوای ئەوە هەڵدەستێتەوە ئەو ئەمجارە تەقلە بە ئەوی دیکە لێئەدا لە دوای ڕووداوەکەی حوتوی چەند ڕۆژی ڕابردوو کە دوو سەربازی ئەمریکی کوژران لە پاڵمیرادا ئیتر تەماشا دەکەین هەتا حدێک ئەتوانین بڵێن هەروەکو پێشبینیمان کردبوو هەتا ڕادەیەک دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک هەندێک کراوەتر دەبێت بەڵام هەتا ئەوە مانای ئەوە نییە وەکو لە بەرنامەی پێشودا باسم کرد کە ئەحمەد شەرع لاواز دەبێت پشگیری لە دەستەدا نەخیر هەتا وەکو دێ پشگیریەکان بەردەوام دەکەن لە جارانی زیاتر بەردەوام دەکەن دەبێت دەوڵەتێک دروست بکرێتەوە و سەرکردەکەی ئەحمەد شەرع بێ ئەحمەد شەرع لە بۆ ئەوە لە هەمویان گونجاوترە چونکە لە هەمویان لاوازترە و لە ڕێگای ئەودا ئەمریکا هەرچی بیهەوێ وەکو مانگایەکی شیردار بەڵام لووشکە داوێ ئیتر ڕێگانادا خاوەنەکەی و یانیش کەسانی دیکە شیرەکەی بدۆشن و بیخۆن بەڵام ئەحمەد شەرع ئیتر هیچ لووشکە ناوێ بۆ ئەمریکا و خۆی ڕاگرتووە و ڕێگا ئەدا ئەمریکا بەنسبەت ئیسرائیل چۆن بیهەوێ بیدۆشی بەنسبەت کۆمپانیا ئەمریکیەکان چۆن بیهەوێ بیدۆشی وەت بەنسبەت ئێران و هەڕەشەی ئێران جددیەتی هەڕەشەی ئێران چۆن بیهەوێ ئیتر بە شێوەیە بیگوشی دۆناڵد ترامپ ئیتر استراتیژیەکی هەیە استراتیژی کە خۆی پێڵێ ئاشتی و ئیتر سووریا و لوبناان و غەزا وەکو یەک پاکێت تەماشا دەکات بە هیچ شێوەیەک لە بۆوی گرنگ نییە ئەمانە جیا بکاتەوە بڵێ سۆسیۆلۆژیای ئەم سێ ناوچەیە سێ سۆسیۆلۆژیای جیاوازن سێ مێژووی جیاوازن سێ کارکتەری جیاوازن میلەتی جیاواز تێدا دەژن هیچ ئەمە لە بۆی گرنگە لە بۆ ئەو ئەمەی گرنگە چۆن بتوانانی بە ناوی ئاشتی دیزینێکی ئیسرائیلی سەر لە نوێ دروست بکاو و ئیتر شەڕ و ململانەکان لە ڕووی شێوەیەوە چارەسەر بک بۆ ئەوی شەڕ و ململانەیەک لە ئارادا نەمینێ و ئیتر دۆناڵد ترامپ مەدەلیای ئاشتی لە ئایندەدا وەربگرێ وەکو پاڵەوانی ئاشتی خۆی نمایش بکە هەر لە بۆ هەندەیە تەماشا دەکەین ئیتر ڕووداوەکان جاروبار ئیتر ئەتوانین بڵین ئەو خەونەی ئەو ڕوویایی ئەو نەخشە و دیزینەی دۆناڵد ترامپ جاروبار ئیتر تێک دەدەن خەونەکانی تێک دەدەن مەسەرەن نەتەنیاهۆ زۆر جار بەهێڕشەکانی بۆ سەر سووریا بەهێڕشەکانی بۆ سەر حەماس دوێنێ باسمان کرد بەهێڕشەکانی بۆ سەر لوبناان بە هەڕەشەی کە شتێک بە ناوی لوبناان ناهێڵی تار و ماری دەکات و هێڕشێکی زۆر گەوری دەکاتە سەر لە ئاسمان و لە زەویەوە ئەمانە خەونەکەی دۆناڵد ترامپ دەڕزێنن دوای ئەوە هەوڵەدا ئیتر پینەی بک بەڵام لە شوێنێکی دیکە کونی تێ ئەبێتەوە هەروەکو ببینیمان لە ئیتر هەر گوتی ئەحمەد شەرع دژی داعش دەتوانێت شەڕی داعش بکە ئەو لەمەوە دووە دەتوانێت شەڕی داعشکە بەڵام لە پاڵمیرەدا بینیمان کە لە ناو سوپای ئەحمەد شەرعدا ئیتر داعشی هەن ئیتر ئەمە وای کرد هەندێک دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک بکرێتەوە لە ناو کۆنگرێزدا لە ناو ئەمریکادا گفتوگویەکی جیاوازتر دروست ببێت تەواو ئەو ئەحمەد شەرع بۆ ئێمە باشە بەڵام ئیتر ئەو ئەحمەد شەرع چۆن بتوانین ئێمە تربیە بکەین چۆن شتێک بکەین کە لەمە دووە حەیامان نەچێ ئیتر لە بۆ هەندێش ئیتر چۆن بتوانین هێزەکانی سووریای دیموکراتیک بخینە ناو ئەو دەوڵەتە ئیتر لەوێدا شکلێک دروست بکەن و ئەحمەد شەرع ئیتر هەم بەخۆی
وەکو کەسایەتیەکی مرکزی گەراییە، کەسایەتیەکە ئیتر هەم بە ناسیۆنالیزمی ئیسلامی توندڕە و هەم بە ناسیۆنالیزمی عەرەبی توندڕە و بارگاوی کراوە، چونکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسیۆنالیزم یعنی دەوڵەت، جگە لە کوردەکان یعنی ئەوانەی دیکە ناسیۆنالیزم وەک دەوڵەت دەبینن، یعنی تۆ نەتەوەیی و نیشتیمانی و نیشتیمان خۆشەویستی نیشتیمان و ئەم شتانە دەوڵەت هەر کەسێکیش دەبێ ئیتر بەیعەت بدات بۆ ئەو دەوڵەتە لەناو منتیقێکی وا ئەحمەد شەرعی دروست بووە و جیهاد و ئیتر ئایدۆلۆژیای جیهادی لێ بار کراوە بێگومان ناتوانێت لەگەڵ ئەمەدا بگونجێ، بەڵام وەکو لە بەرنامەکانی پێشوودا بەردەوام هەموو کەس باز دەکات کە کەسێکی زۆر پراگماتیستە لە هەمان کاتدا سەبارەت بەوەی کە ئەو داخوازی ئەمریکا بەجێ بێنێ تەماشا دەکەین ئیتر ئەوەی تورکیای لە پشتە، یعنی خەتی سووری تورکیای لە پشتن ئەو دەبێ هەم لە نێوان خەتە تورکیاییەکە هەم لە نێوان خەتە ئەمریکیەکەدا ئیدارە بکە. ئیتر چۆن دەیکات چۆن نایکا هەتاوەکو ئێستا ئەمەیان دیار نییە، وەکوتم ڕووداوەکانی ڕۆژانە گەلێک جار کارتێکی لەدەست دەردێن کارتێکی دەخەنە دەست ڕووداوەکەی پاڵمیرا وا دیارە کارتێکی لەدەست دەرهینەیە ئەمڕۆکە هەروەکو بینیمان بەرپرسیارێکی خۆسەری دیموکراتیک هەڤاڵ زوهاد کوبانێ من هەر زوهاد کوبانێ بەکاردێنم محەممەد عەلیەکە بەکار ناهێنم کەسێکە لە مێژە دەیناسم لە ساڵی 1970ەوە لەناو تێکۆشاندایە هەموو تەمەنی خۆی تەمەنێکی زۆر و بە شخصیشەوە دەیناسم پێشتریش بێکەوە ماوین ئیتر لە مێژووە ڕابردووەکەدا و ئێستاکەش ئیقامە و ناونیشانەکەی لە بەلجیکایە، بەڵام هاتوچۆ دەکا ئیتر لە دوانێکیدا ئیتر گوتی نامەیەکیان پێگەشتووە لەلایەن ئەحمەد شەرعەوە کە ڕازی بووە بەوەی کە هێزەکانی سووریای دیموکراتیک بە 3 فەرقە بەشداری لە سوپای داهاتووی سووریا بکەن. ئیتر ئەمە ڕووداوێکە هەروەکوتم، بەڵام ئەمە بەڕاستی ئەم سیاسەتە ڕۆژانەیانە جێی بایەخ نییە، وەکوتم سبەینە ڕووداوێکیکە ڕوودا ئەکرێت تەقلە بەمە لێ بدا و ئەمە ممکن نییە لە ماوەی 3-4 ڕۆژدا ئەنجام بدرێ، هەر لە بۆ هەندێ ئەگەری زۆرە یعنی هەتاوەکو ئێستا بەڵگەیەکمان لە دەستدانیە لە دوانێکی چاپەوانیمان لە دەستدانێ، بەڵام لەو دەنگوێک هەیە بۆ درێژکردنەوەی ئیتیفاقی دەی ئازار کە ئیتر دەبوایە هەتا سەری ساڵ هەموو بەندەکان جێبەجێ کراوە، هیچی جێبەجێ نەکراوە، هیچی جێبەجێ نەکراوە. ئیتر قسەیەک هەیە لەسەرەوەی کە 3 مانگ تەمەنەکەی درێژ بکەنەوە، بەڵکو لە ماوەی ئەو 3 مانگەدا لایەنەکان ڕێی بکەون. ئیتر قسەیەکی وا هەیە لە ماوەی ئەو 3 مانگەدا لایەنەکان ئیتر تەماشای یەکتری دەکەن چ ڕووداوێکی ڕۆژانە دیسان ڕوو ئەدا بەپێی ئەوە ئیتر هەڵوێستەکانی خۆیان دەگۆڕن، چونکە هیچ شتێکی مەبدەئی لە نێوان هەردوو لایەن نییە، ئەو دوو لایەنانە دوو کیمیایی جیاوازن لەگەڵ یەکتری ناگونجێن، ئیتر بەو شێوەیە بەردەوام دەبێت. من لەمە زیاتر شتێکم نییە ئەمڕۆکە باسی بکەم، بەڵام تەماشا دەکەین ئەوەی تورکیا دەیەوێت جێبەجێ نابێ و ئەو تەسەوڕەی کە لە مێشکە ئەنتیکەکەی بەڕێوەبەرایەتی ئەمریکادایە بەڕێوەبەرایەتی دۆناڵد ترامپدایە ئەویش سەدی سەد جێبەجێ نابێ. زۆر کەس ئەو ڕەخنەیەم ئاراستە دەکەن ئایا دەبێ ئەمریکا کە دەوڵەتێکی موسسەسیە ئەوها ئەحمەق بێ؟ هاوڕێم ئەمریکا دەوڵەتێکی موسسەسیە، بەڵام دەوڵەتی موسسە ئەمڕۆکە نەوەک لە ئەمریکا لە هەموو دنیادا بەڕاستی جێگەی پرسیارە، یعنی لە وڵاتێکی وەکو ئەسکەندەنافیا کەس وەکو هیچ وڵاتێک وەکو ئەو وڵاتە ئەوڕۆپیانەی ئێستا موسساتی بوونە نەخێر، بەڵام ئێستاکە لە وڵاتە موسسیانە شتێک هەیە بە ناوی فکر و ئەنستیتیۆت و لە چوارچێوەی لێکۆڵینەوەی ئەکادیمی ئێمە بڕیار بدەین و هەنگاو بنین سیاست بکەین، نەخێر هەمووی وەهمە. تەماشاکە وەهمی رووسیا ئێستا دێمە سەرەوە، بەرنامەکەم لەسەر وەهمی رووسیایە لەلایەن ئەوڕۆپیەکانەوە، ئەوە وەهمێکی چەند قێزەوەنە کە ئەتۆبێی ئەدەبیاتی رووسیش وەکو مەترسی بزانینی، شانۆگەری رووسی و ڕۆمانی رووسیش وەکو مەترسی بزانی، ئەمە وای کردووە جیهانی ئەمڕۆمان جیهانێکی زۆر سەیرە، یعنی شتێک بە ناوی ئەنستیتیۆت و دام و دەستگا و دەوڵەت نەماوە بەڕاستی، بەڕێوەبەرایەتیەکی تەسک پۆپولیست
وكۆمەڵێک تەسەوڕاتی هەیە ئەو تەسەوڕاتانەی کە لە مێشکیدانە پەیوەندیان بەڕاستینەی سۆسیۆلۆژی و پێکهاتەکان نییە. ئیتر ئەوان تەسەوڕێک بۆ خۆیان دروست دەکەن لە چوارچێوەی ئەو تەسەوڕە دەبێ شتەکان ڕوو بدەن چۆن رووسیا ئەڵێ شتێک نییە بە ناوی ئۆکرانیا هی ئێمەیە ئەوڕۆپاش ئاڵێ ئەو ڕۆناسبێ رووسیا هێرشمان دەکاتە سرێ کە ئەمە لە مێژوودا هیچ کات ڕووینەداوە هیچ کەسیش ئێستاکە باوەڕ ناکەم ئەگەر تۆزێک عەقڵی هەبێ باوەڕ بکە بەڵام تەماشا دەکەین ئەمە لە چاپەمەنی ئەوڕۆپا لە تەلەڤیزیۆنەکاندا قسەی لێ ئەکرێ ئەگەر بڵێ وانە بەڕاستی ڕەنگ بێت تووشی تەحەدای شەخسی ببیەوە تووشی ئەوە ببیەوە کە لە کارەکەتدا سەرکەوتوو ڕێگانەدەن سەرکەوتوو بی کە کاری باشت پێ نەدەن بۆ نمونە و لە کارەکانتدا دەرت بخەن ئەم شتانە هەمویان هەن بۆیە ئەمریکاش وڵاتێکی بەو شێوەیە ئیتر نە تەسەوڕەکانی ئەمریکا نە تەسەوڕەکانی بنیامین نەتەنیاهۆ نە تەسەوڕەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان و تورکیا کە دەبێ ئیتر بە پێی ئەوان کوردەکانیش هیچ نە هێزەکانی سووریای دیموکراتیک کە نیوەی زیاتری عەرەبە کە یەک شتی زۆر تایبەتی کردووە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەرباری هەموو کەم و کورتیەکان کە نەتەوەی لە چوارچێوەی ئەتنیکی هێناوەتە دەرەوە هێزەکانی سووریای دیموکراتیک نەتەوە لە حرەکەتی ئۆجەلانی سووریادا ئیتر کورد نییە نەتەوە ئەکرێ غێری کوردیش بێ و هەموو کوردێکیش نییە هەندێک کورد هەر نەتەوە نییە هەندێک کوردیش نەتەوەیە ئیتر ئەمە پارادۆکسی تێدایە ئەمە لایەنی پۆزتیف و نێگەتیفی تێدایە لایەنی نێگەتیفی ئەوەیە کە کەسێک تێکۆشان نەکاتن ویانیش ئیتر بەیعە نەداتە ئەو بزوتنەوە چەکداریە بەیعە نەداتە شەهیدەکانی بەیعە نەداتە بەو خوێنەی کە ڕژاوەیانی سڤیل بی وەکو بە چاوێکی سەیر و سەمەرە سەیری دەکرێ وەکو قەرزار سەیری دەکرێت خەڵک گەل وەکو قەرزار سەیری دەکرێت ئەمانە بابەتی فکرینە لە بەرنامەی ئایندەدا ئەتوانی باسی بکەین بەڵام لایەنە پۆزتیفەکەی کە زۆر گرنگە دەست و پێی تورکیای وەها پێچاوە نەتەوە لە سووریا ئیتر هەموو ئەو کەسانن کە لەسەر ئەو خاکە ژیاون و دەژین بەبێ جیاوازی مەزهب بەبێ جیاوازی ئیتر پێکهاتە ئەتنیکیەکان و زمانەکانیانەوە ئەمە بابەتێکی بەهێزە لە بۆ هەندێک ئەو سوپایەی ئەتۆبێنی بچی لە دەرگای ماڵی ئەحمە شەرع بدە بڵێ کاوەڕن وەرمان کردن دەگەی کاتی خۆی عەشیرەت هەبوونیتر لە دەرگای سەڵدانیان دەدا دەیانگە وەکو جاش وەرمان کردن تورکیاش شتێکی وا بکە شتیوە چۆن ممکنە لە سووریای ئێستادا کە ئیسرائیل هەیە لە سووریای ئێستادا کە فەڕەنسا و ئەمریکا و ئەڵمانیا و بریتانیا هەن ئەمانە زۆر سەختن ئەو خەونەی دەوڵەتی تورکیا بە هیچ شێوەیەک جێبەجێ نابێت ئەوان پێیانوا بوو خەونەکەیان بە زەبری هێز چونکە تورک زۆر باوەری بە هێز هەیە یان بیکە یان بە پۆستاڵەکەمدا سەرپان دەکەمەوە چۆن لە مێژوودا سرم پان کردیەوە بەڵام ئێستا کە تەماشاکەین ڕەوشێکی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئەوان حیسابی ئەویان نەکردبوو کە سووریا دەڕوخێنن ئیتر چی لە ئیسرائیل دەکەن ئێستاکە ئیسرائیل قوبڕس یۆنان موشەکی هەری گەورەی هەری بەهێزی ئاسمانی و غەیری ئاسمانی لە دوورگەکانی نزیکی تورکیا جێبەجێ دەکەن یعنی تەماشاکە ڕەوشەکە چی بەسەر هاتیە قوبڕس چەند بەهێز بووە لە ڕووی سەربازیەوە من بەردەوام چاودێری دەکەم بەڕاستی قوبڕس وڵاتێکی زۆر بەهێزە جیاوازی نییە لەگەڵ ئیسرائیل یعنی ئەمە زۆر گرنگە ئیتر لەو وەزعەت تایبەتەدا تەماشا دەکەین دەوڵەتی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان بێچارەیە ئەویش خەونەکانی جێبەجێ نابن بەڵام کوردەکانیش ئیتر ناتوانن وەکو هەندێک کەس چاوەڕێ دەکەن حیساب لە بۆ دام و دەزێ لایەنە نێودەوڵەتیەکان نەکەن حیساب لە بۆ جیۆپۆلۆتیک نەکەن حیساب لە بۆ دەور و بەر نەکەن حوایانیش حیساب لەگەڵ دەوڵەت نەکەن حیساب دەبێ هەر لەگەڵ دەوڵەت بکەی یعنی ئەوەی کە پێشتر دەگوترێ ئێستا کە جاروبەر لە سوسیال میدیادا دەگوترێ کوردایەتی خۆت بکە و عەلاقەت بەو شتانەدا نەبێ کە هەن
تێگەی ئەمە نایخوا ئیتر لەو سەردەمەدا تەماشا دەکەین بۆیە ئیتر شتێک هەیە کە دەبێت چارەسەریش ناوەڕاستی لە بۆ بدۆزرێتەوە دەدۆزرێتەوە نادۆزرێتەوە بەڕاستی جارەی نازانین دەبێت چاوەڕێکن بەڵام من پێم وایە ئەوەی ئیمزاکرا لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی ڕەنگ بێت سێمانجیکە درێژ بکرێتەوە و لایەنەکان هەوڵ بدەن لەسەر بابەتەکاندا ڕێککەون لە بۆ ئەحمەد شەرع بەتەنیا گرنگجەکە ئەوەیە لەسەر لایەنە سەربازیەکەدا ڕێک بکەون لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک گرنگجەکەی ئەوەیە ئەحمەد شەرع ماندوو بکە هەموو کارتەکانی بخاتە سەرمێزە وەرە نەخێر نەک بەتەنیا لە بواری سەربازی لە بواری دادگا لە بواری دەستوری بنچینەیی لە بواری پەروەردە لە بواری گومرگەکان لە بواری فڕۆکەخانەکان لە بواری داهاتەکانی نەوت لە بواری داهاتی ئەو هەموو ئەم جۆرە شتانە ئێمە ڕێککەوتن بکەین بەو شێوەیە دەکرێت و دەوروبەرانی ئەحمەد شەرعیش ئەو باوەڕ ناکەم ئەمانە کادریان هەبی کە لە بۆ هەر بابەتێک لەمانە کۆمیسیۆنێک ساز بکەن ئەمە کارتێک لە دەستی هێزەکە لە دەستی خۆسەری دیموکراتیکدا بەکاری دێنێ ئیتر بابزانین چۆن دەبێت من وەکو وتم ئەم بابەتانە بابەتی ڕۆژانەیە بابینە سەر بابەتە سەرچێکەکەی کە ئەمڕۆکە بە کورتی دەمەوێت باسی بکەین ئەوەی لەم لاو ئەولا ئەو وەهمە ئەوڕۆپیەی باسی دەکەیت باس دەکرێت کە رووسیا بەتەنیا هەڕەشەیە یعنی ئەمە چییە بەڕاستی یعنی تەماشا دەکەین دیمەنی جیۆپۆلیتیکی ئێستای ئەوڕۆپا لە کۆتایی 2025دا ئەوە دەردەخات کە ئەوەی لەم لاو ئەولا ئەو تەرکیزکردنە تاکلایەنەی لەسەر هەڕەشەی سەربازی رووسیاوە دەرکەوتووە بەڕاستی بریتە لە قەیرانێکی فرەلایەنی کە خۆی لە لاوازی ناوخۆی وەستانی ئابووری و تەنیایی استراتیژی ئەوڕۆپادا دەبینێتەوە مەسەلەکە ئەوە نییە کە رووسیا هەڕەشەیە و رووسیا ئەمڕۆ ناسبە هێرش دەکاتە سەر ئەوڕۆپا ڕاستی ڤلادیمیر پوتین لەو قسەیەدا ڕاستگۆیانەیە و قسەکەی ڕاستە کە ئەڵێ ئەوڕۆپا بەردەوام وەهمی هەڕەشەی رووسیا وەکو درۆ دەفرۆشێتە خەڵکەکەشی ئیتر لە بەرامبەری وەستایە چونکە هەموو میدیاکان ئەم جۆرە قسە دەکەن وەکو وتم قسەی جیاواز ڕێگای پێ نادرێ یعنی ئەوڕۆپا گەشتۆتە ئەو دەرەجەیە ئەو ئەوڕۆپایە ئیتر گەشتۆتە ئەو ئاستە خراپە ئیتر ئایا پرسیارەکەم ئەوێ لەو بەرنامەیەدا شتێک بە ناوی ئەوڕۆپا دەمێنەیە نامێنێ لە ئایندەدا لە کاتێکدا دامەزراوە سیاسیەکانی ئەوڕۆپا هێشتا پێداگیری لەسەر ئەوە دەکەن کە رووسیا هەڕەشەیەکی بوونیە بەڵام واقعێکی هاوتەریب دەرکەوتووە کە تەحەدای ئەو وەهمەی سەقامگیری ئەوڕۆپا دەکات ئەو دەرکەوتنە دەکرێت بۆ سێ لایەنی سەرەکی بەڕای من دابەش بکرێ یعنی تێکشکاندنی وەهمی ئاسایشی ئەتڵەنتیک ئیتر ئەمە بابەتێکە کە دەبێ قسەی لەسەر بکەین و لەناو ئەو بابەتدا گرنگترین شتێک کە دەرکەوتووە ئەوەیە ئەوڕۆپا لە ڕووی استراتیژیەوە بەتەنیا ماوەتەوە یەک لاوانە فاکتەری ترامپە بەگەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ کوشکی سپی و گومانی ئیدارەی بەرامبەر گومانی ئیدارەکردنی ترامپ بەرامبەر بە ناتۆ ئەو وەهمەی کە دەیگوت گەڕانتیە ئەمنیەکانی ئەمریکا هەتاهەتاینین دەرزی تێکەوتووی تر ئەمە ئەوڕۆپای ناچار کردووە ڕۆبەڕووی واقع بێتەوە کە دەبێت بەبێ پشتیوانی مسۆگەری ئەمریکا بەرگری لە خۆی بکات پاشان سربەخۆی استراتیژی بەرامبەر بە واقع لە لای ئەوڕۆپیەکانەوە هەرچەندە سەرکردەکان باسی سربەخۆی استراتیژی دەکەن لە ئەوڕۆپا بەڵام واقعەکە بریتە لە هەوڵێکی پڕ پەلەقاژە بۆ خۆڕێخستنەوەی سەربازی کە لاوازی پیشەسازی و بودجەی ئەوڕۆپای دەرخستووە لە بۆ خۆ بەهێزکردنەوەی سەربازی و هەمەکە ئەوە بوو کە ئەوڕۆپا دەتوانێت بە شەو ڕۆژێک ببێتە خاوەنی ئابوووریەکی جەنگی بەڵام ئەوەی دەرکەوتووە ئەمە هەوڵێکی خاو و پچڕە یعنی ئەوە نییە کە پێشتر ئەمانوێل ماکرۆن دەیگوت با سوپایەکی ئەمریکی دروست بکەین ئەمە بەڕاستی زۆر زەحمەتە لە ئێستادا و خاڵی دووەمینیان
ڕزینی داتەپینی ناوخۆیی و دابەشبوونی سیاسی لە ئەوروپا زۆر گرنگە لە کاتێکدا یەکەتی ئەوروپا چاوی لەسەر سنوورەکانی رووسیا بوو تەماشا دەکەین هەڕەشەی گەورە لە ڕاستیدا لە ناوەوەی ماڵەکە سەریان هەڵدا مەسەرەن یەک لەوانە هەڵکشانی ڕاستڕەوەتن ڕەوەکان لە ساڵی 2025 و 24 و 25 دا 23 تا ڕادێک هەبوو لە ئەڵمانیا نەمسا فەڕەنساوە لە ئیتالیا تا ڕادێک ئەتوانین بڵێم ئەگەر کەمیش بێ لە بەلجیکا لە هۆڵندا ئەو مەترسی هەیە شەپۆڵێکی بەهێزی حیزبە ناسیۆنالیستە ڕاستڕەوەکانی بەخۆیەوە بینی ئەم بزوتنەوانە زۆر جار دژی هەڵوێستە یەکگرتوەکانی ئەوروپان لە بەرامبەر رووسیا و پێیان وایە یعنی وەکو دۆناڵد ترامپ بیر دەکەنەوە پێیان وایە شەڕەکە سامانی نیشتیمانی ئەوان بە هەدەر دەدا پاشان ئەوروپا لە ناو خۆیدا یانی دژمنایەتی ناوخۆی ئەو وەهمەی کە دەیوێت ئەوروپا لەسەر بەهاکان یەکگرتووە لەژێر قورسایی دژایەتیکردنی کۆچبەران و سیاسەتی سەروەری یعنی پێیان وایە کە ئەمە سیاسەتی سەروەری نیشتیمانی دەڕوخێنێت لێرەدا هەڕەشەکە ئیتر بە تەنیا هەڕەشەیەکی بیانی نییە بەڵکو ئیفلیسبوونی سیاسی و ئیدۆلۆژی یەکێتی ئەوروپایە کە بەهۆی ئەوە دروست بووە کە دەبێ بەرژەوەندی نیشتیمانی بخەنە پێش ئاسایش کە پێشتر ئەوروپا باسی ئەوەی دەکرد لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئینسانیەوە دەیانگوت بەرژەوەندی ئینسانی لە بۆ ئێمە گرنگترە لە بەرژەوەندی ئاسایش ئێستا کە تەماشا دەکەین پێچەوانە بووە خاڵی سێم وەستانی ئابووری و شکبوونەوەی دوولایەنەش هەیە لەلایەن ئەوروپا یعنی واقعەیەکی ئابووری کە زۆر لە رووسیا خێراتر هەڕەشە لەسەر ژیانی ئەوروپیەکان دەکا هەیە بەڕاستی لە دەستدانی توانای کێبڕکێ بوو نمونە ئەوروپا لە ئێستادا تووشی قەیرانی کێبڕکێ بووە لە نێوان پارێزگاری یعنی پارێزگاری ئابووری ئەمریکا باج و گومرگ کێبڕکەی چین کە بازاڕی بە ئۆتۆمبیلی کارەبایی و تەکنۆلۆژیای سەوز پڕ کردووە ئابووری ئەوروپا تووشی وەستانێک بووە لە هەمان کاتدا خاڵێکی دیکە تێچووی بەزاندنی رووسیا ئەو وەهمەی کە سزاکان رووسیا ئیفلیس دەکەن و ئەوروپا بێزیان دەمێنێتەوە کاڵ بووتەوە پێچەوانە یعنی ئەوەی کە ئەو سزایی کە ئەوروپیەکان بەسەر رووسیایان سەپان لە سەروی هەمویانەوە ئەوروپیەکان تەماشا دەکەین تووشی زەرێکی زۆر گەورە بوون وە کەرتی پیشەسازی لە ئەڵمانیا ئەتوانین بڵێن زۆر دواکەوت بەڕاستی یعنی خەریکە زۆربەی زۆری کارگەکان ئیتر بڕگەکانیان و ئاسنەکانیان لێک دەکەنەوە دەیان بەناو وڵاتانی دیکەی وەکو ئەفریقایە یان وەکو تورکیا ئیتر لەوێدا کاریان پێ دەکەن چونکە لە ئەوروپای تر ئەمە ناکرێت بە پوختی وەهمی ئەوروپا بریتی بوو لەوەی کە باوەڕی دەکرد کە ئەوروپا لەسەر بنەمای هێزی نەرم یعنی سۆفت پاوەر چەتری پاراستنی ئەمریکا دەبەستێت بۆ هەتایە بەڵام ئەوەی لە پشتی ئەو لە دوای ئەو وەهمە ئەوەی دەیبینین جیهانێکی ڕەختتر لە ئارادایە ئاسایش چیتر لەلایەن ئەمریکاوە مسۆگەر ناکرێ یەک ڕێزی لەژێر قورسایی سیاسەتی ناسیۆنالیستەکاندا دەرزێکی زۆر گەورەی تێکەوتووە خۆشگوزەرانی ڕەفاهیەت بەرەو نەمان دەچێت بەهۆی جەنگێکی ئابووری جیهانیەوە کە ئەوروپا ئامادە نییە بووی بە کورتی هەرچەندە رووسیا وەک هەڕەشەیەکی جوولاو ئیتر وەکو بۆمبی سوور بمێنێتەوەش وەکو لە دوورەوە بەڵام ئەو دەرکەوتانەی لەم لاو ئەو لە باسی ئەوروپیەکان باسی لێوە دەکەن لە ڕاستیدا لە ناوە خۆی ئەوروپادا هەیە هەڕەشە سەرچیەکە لە ناوەخۆی ئەوروپادا هەیە لێرەدا پرسیاری ئەوە دێتە ئاراوە ئەو ئەوروپایە دەمێنێتەوە نامێنێتەوە تاکەی دەمێنێتەوە
یعنی تەماشا دەکەین لە ئێستاوە نیشانەی پوچبوونی ناوەڕۆکەکەی لەمێژە دەرکەوتووە، بەڵام ئێستا کە تەماشا بکەین لە ئایندەدا چۆن دەبێت با بە کورتی لە کۆتاییەکەیدا قسە لەسەر ئەوە بکەین ئەگەری هەڵوەشانەوەی یەکێتی ئەوروپا وەک قوارەیەکی سیاسی و ئابووری بابەتێکی جددیە، بەڵام مەرج نییە بە مانای تەقینەوە و نەمانی یەکجارەکی بێت وەک ئەوەی بەسەر یەکێتی سۆڤیەت داهات، یعنی زەحمەتە بتوانین لەگەڵ یەکێتی سۆڤیەت بەراوردی بکەین کە یەکێتی سۆڤیەت لە ماوەی شەو ڕۆژێک لە تەماشامان کرد تەقیەوە. مەترسیەکەی ئەوروپا زیاتر بریتیە لە ئیفلیزبوون و بێکاریگەربوون، یعنی مەترسیەکە ئەوەیە لەوانەیە ئەوروپا وەکو شێوە بمینێتەوە ئەو بینایە گەورەیە کە لە بروکسل هەیە کۆمیساریەتی یەکێتی ئەوروپا و چل پەنجا بینایی دیکەی لە تەنەشت و ئەمانە لەوانەیە بمێننەوە، بەڵام ئەمانە تا چەند بەکاریگەر دەبن ئەمانە جێگای پرسیارن. پێشتر دیان کاتێک خەڵک لەوێ تێدەپەڕێتر شوفێری تەکسیەکان بە خەڵکە بیانیەکەی دەگوت هەموو جیهان بڕیارەکانی هەموو جیهان لێرە دەدرێن، ئێستا کە تەماشا دەکەین بەڕاستی سارد و سڕیەک بەو بینایەنەوە دیارە وەکو بڵێ کەسیش تێیدا ناژی و کار ناکە. لێرەدا شڕۆڤەی دۆخەکە دەکەین بۆ ئەوەی بزانین ئەم پرۆژێ بەرەو کوێ دەڕوا، ئایا هەڵوەشانەوەکە جددیە؟ بەڵێ، بەڵام بە شێوازێکی جیاواز جددیە. مەترسیەکە ئەوە نییە کە سبەینێ 27 وڵاتەکە بەیاننامە دەربکەن و یەکێتیەکە هەڵبشێنە، مەترسیەکە لەوەدایە کە یەکێتی ئەوروپا لە ناوەڕۆکەکەی بەتاڵ دەبێتەوە، یعنی سیناریۆی بەتاڵبوونەوە هۆڵۆ ئاوت وڵاتانی ئەندام بە تایبەت دوای سەرکەوتنی ڕاستڕەوەکان لە فەڕەنسا، ئیتالیا، هۆڵەندا و شوێنەکانی تر چیتر گوێ بۆ بڕۆکسل وەکو پایتەختی یەکێتیەکە نادەن، ئەوان لەناو یەکێتیەکە دەمێننەوە بۆ وەرگرتنی پارە و سوودی بازرگانی، بەڵام یاساکانی کۆچبەری دادگا سیاسەتی دەرەوە جێبەجێ ناکەن. ئەمە دیارەوە تەماشا دەکەین لەو ماوەیەدا دادگاکانی مافی مرۆڤی ئەوروپا سەبارەت بە وڵاتە ئەوروپیانە، یعنی تەماشا دەکەین لەسەر مەسەلەکانی مافی مرۆڤ و دیموکراسی و ئەم شتانە سزبوونێکی زۆر گەورەی پێوە دیارە بڕیار نادا. ئەمە نیشانی ئەدا کە ئەم یەکێتیە گران و قورقگرانی و قورسایی خۆی تا ڕادێک لەدەست داوە. ئەمە دەبێتە هۆی ئەوەی یەکێتیەکە کە تەنیا وەک ناوێک بمێنێتەوە نەوەک هێزێکی بەکاریگەر، پاشان تێچووی جیابوونەوە، نمونەی برێگزیت چوونە دەرەوەی بریتانیا وانەیەکی تاڵی فێری وڵاتان کرد، دەرکەوت کە چوونە دەرەوە زیانی ئابووری گەورەی هەیە، یعنی بۆیە باس لەوە دەکەین کە ئەوانەیە یەکێتی ئەوروپا بەو شێوەیە بڵاو نابێتەوە کە هەموو وڵاتان وەکو بریتانیا لێی بچنە دەرەوە، چونکە زیانی زۆرە بریتانیەکان زیانی زۆر گەوریان بەرکەوت، بۆیە زۆربەی وڵاتان تەنانەت ئەوانەشی دژی یەکێتیەکەن نایانەوەی جیا ببنەوە، چونکە بەرژەوەندیان لە ناو یەکێتیەکەدا هەیە، بەڵکو دەیانەوەی یەکێتیەکە لە ناوە خۆدا بگۆڕن یان لاوازی بکەن بۆ بەرژەوەندی خۆیان. ئەمە مەترسیە جددیەکەیە. خاڵی دووەم ئەو فاکتەرانەی یەکێتیەکە بەرەو لێواری مەرگ دەبن، چەند هۆکارێکی کوشندە هەن کە پرۆژەکە دەخەنە بەردەم مەترسی مان و نەمان بەڕای من وە وەستاندنی بزوێنەرەکان، بۆ نمونە فەڕەنسا و ئەڵمانیا. مێژووی یەکێتی ئەوروپا لەسەر هاوپەیمانی بەهێزی نێوان ئەڵمانیا وەک هێزێکی ئابووری و فەڕەنسا وەک هێزێکی سیاسی و سەربازی دروست بوو، هەتا وەکو ئێستاش فەڕەنسا یەک لە هێزەکانی ئێستای ئەوروپایە کە خاوەنی تەکنۆلۆژیای نوکلێریە، و ئەگەر بێت و ئەوروپا خۆی لە بواری سەربازیدا بەهێز بکە لە بەرامبەر رووسیادا دەبێت چەکی نوکلێری هەبێت. باشە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئامادەیە خۆی بسپێری، وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئامادەیە خۆی بسپێریتە فەڕەنسا چونکە چەکی نوکلێری و تەکنۆلۆژیای نوکلێری هەیە. ئەمە جێگای پرسیارە. لە ساڵی 2025دا هەردوو وڵات تووشی قەیرانی سیاسی ناوخۆیی و لاوازبوونی ئابووری بوونەتەوە، یعنی تەماشا دەکەین هەم فەڕەنسا ئەوەی تێدا هەیە، هەم تەماشا دەکەین لە ئەڵمانیا ئەمەیان زۆر زۆر زیاترە. پاشان جنگی ئابووری جیهانی کاریگەریەکی زۆر زۆر خراپی کردوتە سەر یەکێتی ئەوروپا. مۆدێلی ئابووری ئەوروپا کە پشت بە
وزەی هەرزانی رووسیا و بازاڕی چین و پاراستنی ئەمریکا دەبەستێت کۆتایی هاتووە. ئەوروپا ئێستا لە نێوان چەکوشی ئەمریکا و سندانی چیندا دەپریشێتەوە. ئەگەر یەکێتیەکە نەتوانێت خۆشگوزەرانی بە هاوڵاتیانی دابیر بکات، شەرعیەتیشی نامێنێتیانی خۆی لە خۆیدا شێوازی هەڵبژاردننی کۆنسەی ئەوروپا پێشتر منیش قسەم لەسەر کردووە و لە بابەتە ئەکادیمیەکاندا زۆر ڕەخنێک لێگیراوە کە شێوازێکی دیکتاتۆرانەیە، چونکە ئێمە وەکو هاوڵاتی لە ئەوروپا دەنگ بە کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا نادەین، دەنگ بە پەرلەمانی ئەوروپا دەین، بەڵام لە دەرەوەی پەرلەمانی ئەوروپا ئێمە کۆمسیۆنێکمان هەیە وەکو حکوومەت وای بڕیارەکان ئەو دەدا. ئەمە شتێکی نادیموکراتیکە. باشە و یەکێتی ئەوروپا لەسەر یەک لە بنەماکانی خۆشگوزەرانی وە بۆ هاوڵاتیان ئێستا ئەو خۆشگوزەرانیش نامێت کەواتە شەرعیەتەکەی لەکوێدایە ئێستا. پاشان گەڕانەوەی سنوورەکان یەکێک لە گەورەترین دەستکەوتەکانی ئەوروپا شینگن بوو. ئیتر گەشتکردن بەبێ سنوور لە وڵاتانی شەنگیندا ئێستا بەهۆی کۆچبەرانەوە وڵاتان خەریکن پاسەوان دەخەنە سەر سنوورەکانیان. ئەمە واتای کوشتنی ڕوحی ئەوروپا. یەکێتی ئەوروپایی تر ڕوبەڕووی چەند سیناریۆیەکە ئیتر تەماشا دەکەین. سیناریۆ یەکەم بوون بە مۆزەخانەیەکی گەورە. ئەمە ئەگەرێکی زۆر بەهێزە. ئەوروپا هەڵنەوەشێتەوە، بەڵام دەبێتێکی شوێرێکی پیر خاو بێکاریگەر و بەبێ جیۆپۆلۆتیک دەوڵەمەند دەمێنێتەوە، بەڵام گەشە ناکات. دەبێتە شوێنێکی گەشتیاری جوان بۆ جیهان، بەڵام لە بڕیارە جیهانیەکاندا وەک زیرەکی دەستکرد و تەکنۆلۆژیای نوێ و تەکنۆلۆژیای نوێی جەنگ، یعنی تەکنۆلۆژیای جەنگی ئێستا کە جیاوازە، هیچ ڕۆڵێکی نابێت و دەبێتە پاشکۆی ئەمریکا بە تەواوەتی. ئەمریکایی تر کە ئێستا کرد دۆناڵد ترامپ هەموو هەوڵەکانی ئەوە نییە کە ئەمریکا بە تەواوەتی بڵێ بای ئەمریکا، بەڵێ بایبەت لێ دەکەم ئەگەر بێت و لەگەڵ من لە بەرامبەر چاینا نەوەستیەوە. بەڵام وەکو لە پێشوودا باسم کرد، کەلوپەلە هەرزانەکانی چین زۆر گرنگ و بە تایبەتی کەلوپەلی سەوز، یعنی سۆنە پانێڵ، وزەی کارەبایی سەرماڵان لە ڕێگای خۆر، ئۆتۆمبیلی کارەبایی، ئەمانە زۆر گرنگن، وانش کەلوپەلەکانی ئۆتۆمبیلی کارەبایی زۆر گرنگن. سیناریۆی دووەم ئەوروپای فرە خێراییە. لەم دۆخەدا یەکێتیەکە دابەش دەبێت. کۆمەڵی وڵاتانی بەناوەڕۆک وەکو وڵاتانی باکوور و ڕۆژئاوا یەکێتیەکی بەهێزتر دروستکەن، یعنی لەناو یەکێتیەکەدا یەکێتیەکە دروست دەبێت. وڵاتێکی تر وەکو هەنگاریا، پۆڵەندا، ئیتالیا دەبنە ئەندامی پلە دوو. ئەمەشیان لە ئەو مەترسیەش ئێستاکە لە ئارادایە، ئیتر کە تەنیا بازرگانی بەیەکەوە دەکەن، بەڵام هیچ وەکوتر لە بابەتەکانی دیکەدا بەیەکەوە کار ناکەن. ئەمە مانای هەڵوەشانەوەی کردی دەگەینێت، بەڵام بە بەرگێکی یاسایی. سیناریۆی سێم هەیە هەڵوەشانەوەی پشێوی. ئەمە ئەگەری لاوااسترە، بەڵام مەحاڵ نییە ئەگەر قەیرانێکی دارایی گەورەوە ڕوو بدات، وەک داڕمانی بەهای یورۆ بۆ نمونە، یانیش بڵێن وڵاتێکی وەکو چین ئەگەر ئابلۆقە بخاتە سەر ئەوروپا، یان جەنگێک ڕوو بدا و جەنگەکە فراوان بێ و ناتۆ پاشە کشە بکات لە ئەوروپا هەڵبێ، ئیتر ڕەنگە ئەو وڵاتانە بۆ ڕزگارکردنی خۆیان بە پەلە لە یەکێتیەکە بچنە دەرەوە. ئەمەش مەترسی هەیە. یعنی ئیتر بەگشتی پرۆژەیەک بە ناوی پرۆژەی ئەوروپای پێشتر لە ئارادا نامێنێ. ئەمە بابەتێکە ئەوڕۆکە ویستم باسی بکەم و ئەمەیانم لە میانەی ئەو درۆ و دەلەسانە ئەو وەهمانەی ئەوروپا باس کرد کە ئەوروپا لە ژێر مەترسی هەڕەشەی سەربازی رووسیادای و ئەو ڕووناسبەی رووسیا داگیری دەکەم. هاوڕێیان، بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەو بەرنامەیە.
ئیتر هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم سوپاستان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون ئەوانەی لە ئایندەدا تەماشامان دەکەن ئەوانەی کۆمنتیان نووسیوە زۆر زۆر سوپاسیان دەکەم و لە هەمویان زیاتر سوپاسی ئەوانە دەکەم کە ڕەنج و ماندووبوونی ئێمە لە شەونخوونی ئێمە لە بەرچاو دەگرن و ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانیان دەنێرن و داوایان لێ دەکەن ببن بە سوبسکرایب بەڕاستیش ئەمە یەکێک لە کێشەکانی جیهانی ئەمڕۆمانە یان دەبێ ئەتۆ شتی پۆپیلیست باس بکەی ئیتر چ جوێندانبی چ پۆپیلیزمی سیاسی بێ یانیش دەبێ ئەتۆ ئیتر بە هیچ شێوەیەک دەنگت نەگاتە هیچ شوێنێکی دیکە ئەم شتانە هەنە ئیتر لە پڕیشەوە بە زمانی خەڵک قسەکردن ئاسان نییە زۆر جار هەوڵدان بۆ ئەوی بە زمانی خەڵک قسە بکەی لەسەر هەموو بابەتەکاندا دەتگەینێتە ناو دەتخزێنێتە ناو جیهانی پۆپیلیزم کە ئەوە ئەرکی ئێمە نییە و ئەرکی ئێمەیە هەوڵ بدەین هەتا دوڕادا خۆمان لەوە بپارێزین بەڵام تەماشا دەکەین ئیتر ڕەوشی جیهانیش بەڕاستی لەو بوارەوە ڕەوشێکی زۆر زۆر خراپە بۆیە داواتان لێ دەکەم هەر کەسێک لە ئاستی خۆی ئیتر ڕۆژانە ئەگەر دوو کەس سێ کەس ڕازی بکە و ڤیدیۆکانی ئێمە بۆیان بنێری و داوایان لێ بکە ببن بە سوبسکرایب ئەمە کارێکی باش دەبێت لە بەرامبەر شەونخوونی و ماندووبوونی ئێمە کە لە پەنای بەخێوکردنی خێزان و لە پەنای کاری تایبەتیدا ئەم کارەش دەکەم هەوڵ ئەدەم سبەینێ بەڵام ڕەنگ بێ بە زەراوەی کرمانجی بێ بابەتێک پێشکەش بکەم لەسەر تایبەتمەندیەکانی حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حیزب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە حیزبی ئیسلامیەوە بە حیزبی قەومیەوە بە حیزبی دیموکرات و چەپ و ئەلمانیەوە هەتاوەکو دەگاتە بزوتنەوە نوێیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە هەمویان گرنگتر یعنی لەلایەک هێزی ئیسلامیمان هەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نوێن بەڵام ئەمانە تەماشا دەکەین شێوازەکانیان تەنانەت شێوازی کارکردنیشیان حیزبی ئیسلامینە بەڵام لە هەمان کات دەشتی نوێشمان هەیە وەکو پێدا کە ئەزمونێکی جیاوازترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەوڵ دەدەین بە شێوازێکی ئەکادیمیانە بە شێوازێکی ئۆبجەکتیڤ بە شێوازێکی بابەتیانە بەڵام لە بواری ڕەخنە و کەم و کورتیدا لە هیچ کەسێکیش خۆش نابین بەبێ سڵەمینەوە لەوەی کە خەڵک چۆن تەماشامان دەکا چونکە خەڵک وەکو وتمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان خەڵکێکە بە تەواوەتی دوژمنە یان خەڵکێکە لایەنگرەوە بەڵام لایەنگرێکی عاتیفیە لایەنگرێکی زانستی نییە ئیتر ئێمە بەردەوام ڕوبەڕووی ئیتر قسەی ئەمانە دەبینەوە بەڵام ئەمە بابەتێک نییە کە ئێمە لە کارەکانماندا سەر بکاتەوە هەوڵ ئەدەین سبەینێ لەسەر بابەتی حیزب لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەتمەندیەکانی حیزب کە حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە حیزبی جیهانی چ لە ئەمریکای لاتیندا چ لە ئاسیادا چ لە ئەوڕۆپادا جیا دەکاتەوە و بە تایبەتیش باس لە حیزب لە سەردەمی نوێ دەکەین وە لە هەمان کاتدا باس لە حیزبی پێشکەوتوخواز و حیزبی ئیسلامی دەکەین مەبەستمە حیزبی ئەلمانی و حیزبی ئاینیە و لە حیزبە ئەلمانیەکەدا تا ڕادەیەکیش هەوڵ دەدەین باس لەوە بکەین کە پەیوەندی ینی پارادۆکسی لە نێوان دیموکراسی خەباتکردن لە پێناوی گەل و لەلایەک بەڵام لەلایەکی دیکە ئەدەبیاتی چەک و ئەدەبیاتی خوێن چ پارادۆکسێک لەگەڵ خۆیدا دێنێ باس لە هەموو ئەو بابەتانە دەکەین هیوادارم ئێوەش بتوانن سوودی لێوەربگرن کاتێکی خۆش شەو شەوگارتان باش هەر بژین